سەرنجی پێشەنگ. سڵاو، من سوام حسێن لە بەرنامەیەکی نوێی سەرنجی پێشەنگ هاتمەوەلاتان. کارەبا خزمەتگوزاریی سەرەتایی بەڵام دوورەدەست بۆ دانیشتوانی کوردستان. بابەتە هەمیشە گەرمەکەی کۆمەڵگا کە چاوەڕوانی چاکبوون هێندە لاواز بووە کە چیتر نوکتەش بەرهەم ناهێنێت. بەڵام لە کوردستان هەمووان بە هەمان ئەندازە بێکارەبا نین. هەیە باز لە کارەبای 24 ساعتی دەکات و هەیشا پێی وایە کە کارەبای کوردستان لە زۆر شوێن باشترە. ئەو کارەبایە کاتە 24 ساعت لەکوێوە هاتووە، لەکوێ سوتەمەنیەکەیەت؟ کارەبای ئێمە لە زۆر وڵاتی منتیقە باشتر، وەکو لە زۆر جێگا باشتر. هەڵبەتە بەڵێنیش با خەڵکی درا کە کێشەی کارەبا لە 2008 چارەسەر بێت. ئێڵێمەوە ساڵی 2008 کێشەی کارەبا ئەم سلێمانی چارەسەر دەکرێت. ئێوە لە کارەبای 24 کاتژمێری بەهرەمەندن یان هێشتا لە چاڕوانی وادەی دیاریکراون و بەپێی چی ڕۆژمێرێک؟ ئەوەی لە ئەستێکی فراواندا ڕۆشنە هەوڵاتیان 2 تا 3 پسوڵەی کارەبا دەن و هێشتاش کەموکورتی زۆری کارەبایان هەیە. ئێمەش لە پێشەنگ تیڤ وەک زۆربەی زۆری خەڵکی کوردستان ئەزمونمان لەگەڵ نەمانی کارەبا هەیە. لە گەرمەی بەخشی ڕاستەوخۆدا لەسەر تەوەری زیندانیکراوانی بادینان کارەبای میوانەکەمانە کوژێتەوە. بەجێ دەکردن بەلا بەجێ بکاتن. بەڵام لەو حاڵەتەی کە ئەو بەرەلانەی کە هەر گوندێک ئەو کاتی مەمنوع بوونە دەبایە ئەو کەسە لێ بایە. بەبوورە ئەوەش ڕەوشی ئێمە ئێستا لە کوردستان لەنا. بەڵام هۆکار چییە کە لە کوردستان کێشەی کارەبا چارەسەر نابێت؟ خالید سەڵاح ئەندازیاری کارەبا وەڵامی ئەم پرسیارەمانەداتەوە. نەبوونی کارەبا لە کوردستانە و کێشەی کارەبا کێشەیەکی تەکنیکی نییە کە بۆیان ئەنجام نەدرێت، بەڵکو کێشەکە سیاسیە وەکو هەموو خزمەتگوزارەکانی تر کە هیچ شتێکیان پێشکەش بۆ خەڵکە نەکردووە، ناو هەیە، نە کارەبا هەیە، نە خزمەتگوزاری تر هەیە، نە مەعاش هەیە، نە پاکوخەیانی هەیە، نە هیچ خزمەتگوزارێکی بنەڕەتی و ئەساسی بۆ کۆمەڵگا پێشکەش نەکراوە. لەبەرەوە ئەمیش بەشێکە لەو کێشەی کە 30 ساڵە ئەو کۆمەلگایە بەدەستی ئەناڵێنێت.